دەزانێت چۆن دیمەنەکان دەشکێنێتەوە. بەپەڕێ ئەم کتێبەشەوە کە لەم کاتەدا سەیری دەکەیت، ڕووکەشی هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەرماندان ڕووناکی دەدەنەوە. بەڵام چونکە هەندێک لە شتومەکەکان بە ڕێژەیەکی زۆر چاڵیان تێدایە، تیشکەکان بەرەو خاڵی جیاجا بڵاو دەکەنەوە و ڕێک نابن. بەڵام ئاوێنە تیشکەکە بە شێوەیەکی تەریک بوو ڕێک و پێک تیشک دەداتەوە و بەم جۆرەش دیمەنێکی درەوشاو ڕوون لەو شتەی بەری دەکەوێت دەدات بەدەستەوە. یەکەم وێنەی فۆتۆگرافی کەیگیرا لاپەڕا 79. وەک زانراوە یەکەم وێنەی فۆتۆگرافی لە ساڵی 1826دا لەلایەن زانای فەڕەنسی جۆزێف نیپسێوە گیراوە. ئەم سیستەمە سەرەتاییەی لە سندوقێک لە تێکەڵەیەکی قوڕقوشم و تەنێکی دەوردراو بە قیر و پەنجەرەیە کە دیمەنەکەی دەدا بەناوەوە دروست کردبوو. ئەو کاتە وێنەگرتنێک 8 کاتژمێری پێدەچوو. لە دواتردا لە نێوان ساڵەکانی 1830 بۆ 1840دا شێوازی نوێ وێنەگرتن هاتەکایەوە. ئەم فۆتۆگرافانە کە لەسەر زیو گیرابوون بە داهێنانی فەڕەنسیەکان و ئینگلیزەکان هەژمار دەکرێن. لە ساڵی 1886دا زانای ئەمریکی جۆرج ئیستمان کامێرای مارکەی کۆداکی دروست کرد کە بە چینی فیلمی کامێرا کاری دەکرد. ئاژەڵی چامیلیۆن چۆن نێچیرەکەی دەگرێت؟ لاپەڕا 8. ئاژەڵی چامیلیۆن کە جۆرێکی مارمێلکەیە، یەکێک لەو گیاندارانەی کە لە ناو دارەکاندا دەژی و بە گوێرەی ڕەنگی ئەو شوێنەی کە تێیدایە و کاریگەری ڕەنگەکانی دەوروبەری ڕەنگی پێستی دەگۆڕێت. کاتێک کە تووڕە دەبێت یان تووشی دڵڕاوکە دەبێت، دەتوانێت ڕەنگی خۆی بگۆڕێت و خۆی لە دژمنەکانی بشارێتەوە و لە بەرچاویان ون ببێت. تەنانەت هەندێکیان لە کاتی بێزاریاندا دەتوان ڕەنگی خۆیان بگۆڕن بۆ ڕەش. ئاژەڵی چامیلیۆن کاتێک ڕاو دەکات سەرەتا نێچیرەکەی گەمارۆ دەدات و بە شێوەیەکی بێدەنگ و لەسەر خۆ دەوەستێت. لەم کاتەدا چاوەکانی ئاژەڵی چامیلیۆن بە جیا کار دەکات و وێنەی نێچیرەکە دەگرێت. دواتر ئاژەڵی چامیلیۆن نێچیرەکەی لە پڕێکدا بە زمانی دەگرێت، بە جۆرێک کە نێچیرەکەی دەرفەتی دەرباز بوون و هەڵەهاتنی بۆ نامێنێتەوە. بۆچی لە کوژاندنەوەی ئاگردا گازی دووەم ئۆکسیدی کاربۆن بەکاردەهێنرێت؟ لاپەڕا 81. بۆ گڕگرتن و سوتاندنی هەر شتێک پێویستمان بە ئۆکسجین هەیە. دووەم ئۆکسیدی کاربۆن بە شێوەیەکی گشتی لە ئۆکسجین قورسترا. کاتێک کە دووەم ئۆکسیدی کاربۆن دەکەین بەسەر ئاگردا، چینێک لە نێوان پڕیشکی ئاگرەکە و هەوادا دروست دەکات. لە سایە ئەم چینەوە بەریەککەوتنی نێوان پڕیشکی ئاگرەکە لەگەڵ هەوادا دەپچڕێت. پڕیشکەکە کە چیدی ناتوانێت بگات بە ئۆکسجین کە بۆ سوتانەکەی پێویستی پێی هەیە، ناتوانێت چیدی درێژە بدات بە سوتانەکەی. بەم شێوەیەش دەتوانین زاڵ ببین بەسەر ئاگرەکەدا و بیکوژێنینەوە. دۆزینەوەی ئەم تایبەتمەندیەی دووەم ئۆکسیدی کاربۆن بووەتە هۆی ئەوەی کە لە بوتڵی ئاگرکوژێنەرەوەکاندا بەکار بهێنرێت. ئەم هەڵبژاردنەش لەگەڵ ئەوەی لەسەر تایبەتمەندی کوژانەوەی ئاگرەکە بەندە، لەسەر ئەوەش بەندە کە دووەم ئۆکسیدی کاربۆن بە شێوەیەکی ئاسان دەچێتە دۆخی شلی و شل دەبێتەوە و دەتوانین بوتڵەکانی پێپڕ بکەین. زەیتون بۆچی خواردنێکی پەرج و ئاسایە؟ لاپەڕا 82. ئەو کەسانەی کە داری زەیتون دەڕوێنن بەلایەنی کەمەوە دەبێت هێندەی درەختی زەیتون پشوو درێژ و ئارامگر بن. ئەو تەمەنەی کە بۆ درەختی زەیتون دیاری کراوە نزیکەی 1000 ساڵ دەبێت. درەختی زەیتون یەکەم بەری میوەی خۆی لە تەمەنی 7 بۆ 8 ساڵیدا دەگرێت. لە تەمەنی 35 ساڵیشدا بۆ یەکەم جار میوەی پێگەیشت و دەگرێت. لەو هەموو تایبەتمەندیە لە ژمارە نەهاتووی درەختی زەیتون کۆمەڵێک لە سوودە پەرج و ئاساکانی بریتین لەوەی ڕێگە دەگرێت لە گیرانی بۆڕیەکانی خوێنمان و هەڵگری ئەو مادانەیە کە ڕێگری دەکەن لە توشبوون بە شێرپەنجە. هەرسکردن ئاسان دەکات و بۆ بەگەنجیمانەوەی پێستمان و درێوشانەوەی قژمان یارمەتیمان دەدات و قەبزی ناهێڵێت و وا دەکات کە ڕیخۆڵەکان کارەکانی خۆیان بە ڕێک و پێکی بکەن و ڕۆڵی کاریگەر دەگەێڕێت لەوەی کە فشاری خوێنیشمان لەژێر کۆنتڕۆڵدا بمێنێتەوە. باڵندەکان بۆچی کۆچ دەکەن؟ لاپەڕا 83. باڵندە کۆچەریەکان هەموو ساڵێک بەرەو شوێنە جیاوازەکانی دنیا کۆچ دەکەن. ئەمەش بە پێی لەباری کەش و هەوا و ئاسان دەستکەوتنی خۆراک لە شوێنێکەوە بە شوێنێکی تر دەگۆڕێت. ڕاستتر وایە بڵین ئەم باڵندانە کۆچیان پێدەکرێت چونکە بەدیهێنەری بەتوانە کە زانایە بە پێداویستی سەردەم بە دیهاتوەکانی خۆی زانیاری پێویستی دەربارەی ئەم کۆچە ساڵانەیە لە گشت باڵندە کۆچەریەکاندا جێگیر کردووە. بێگومان مەحاڵە بتوانین کۆچی زستانەی باڵندەکان بەرەو ناوچە گەرمەسێرەکان بدەینە پاڵ ژیری خۆیان، چونکە دەزانین چەندین خێزانی باڵندە، ئاوی و مەل و قاز و قوڵینگەکان و زۆرێک لە باڵندەکانی تر کۆچەرین و بەپێی ڕەوشی هاوینە و زستانە ژیانیان لە نێوان ناوچە سارد و گەرمەسێرەکاندا بە کۆچکردن بەسەر دەبن. ئاسن بۆچی ژەنگ دەهێنێت؟ لاپەڕا 84. ئەو ئاسنانەی کە بۆیە نەکراون ئەگەر بۆ ماوەیەکی دوور و درێژ لە شوێنێکی شێداردا دابنرێن ئەوە دەبینین کە لە سەریان تۆزێکی ڕەنگ قاوەیی پەیدا دەبێت. بەم دیاردەیەش دەڵێن ژەنگهێنان.
یان یەکگرتنی ئۆکسجین و ئاسن لەگەڵ یەکدا لە ناو کەشێکی شێداردا. باشە، ئەم جەنگهێنانەی ئاسن کە دەبێتە هۆی ڕزینی چۆن بەسەر مادەیەکی ڕقی وەکو ئاسندا ڕوودەدات؟ ئێمە دەتوانین وشەی ژەنگهێنان بەم شێوەیە کورت بکەینەوە. ژەنگهێنان بریتیە لە یەکگرتنی ئۆکسجین و ئاسن و دروستکردنی تێکەڵەیەک یان مادەیەکی یەکگرتووی نوێ لە ئاکامی ئەم یەکگرتنەوە. شێداریەکی زۆر لەو شوێنەی کە ئاسنی تێدا هەڵگیراوە دەبێتە هۆی خێرابوونی کردداری ژەنگهێنانەکە. لەبەر ئەوە ئەگەر ئاسن بۆ یاغ بکرێت ئەوە دەتوانرێت ڕێگری بکرێت لەبەر یەککەوتنی لەگەڵ هەوا و ئاودا. بەم شێوەیە دەتوانرێت پێش بە ژەنگهێنانی ئاسنەکە بگیرێت. چ ماسیەک بەهێزترین هێزی کارەبایی هەیە؟ لاپەڕا 85. بەهێزترین ماسی کە دەتوانێت ڤۆڵتەیەکی گەورە و بەهێز لە کارەبا دروست بکات بریتیە لە مارماسی. ئەو ئەندامەی مارماسی کە کارەبا بەرهەم دەهێنێت لە لاولەشی خۆیدایە و لە هەزارەها خانەی کارەبا دروستکەر پێکاتوە. ئەم خانانە لە ناو سکی ماسیەکەدا لە شێوەی پلاکدا یەک بە دوای یەک ڕێزیان بەستووە و دانراون. ئەگەر بێت و لە یەک کاتدا ئەو کارەبایی کە هەڵی گرتووە خاڵی بکاتەوە ئەوە کارەباییەکی زۆر بەهێز دروست دەبێت. بە جۆرێک کە سەرجەمی ئەو کارەبایە بریتیە لە 500 ڤۆڵت کارەبا. تەنانەت هەندێک لەم ماسیانەی کە کارەبا بەرهەم دەهێنن بینراوە کە سەرجەمی ئەو کارەبایی بەرهەمی هێناوە بریتیە لە 650 ڤۆڵت لە کارەبا. بڕی ئەو تەزوەی کە ئەم ماسیە بەرهەمی دەهێنێت 2 ئەمپێرە کە بۆ ئیشپێکردنی تەلەڤیزۆنێک بەش دەکات و بگرە زیادیشی هەیە. ئەم ماسیانەی کە خاوەنی ئەو هێزە کارەبایان ئەم هێزیان بۆ کاتی ڕاوکردن بەکاردەهێنن یان کاتێک خۆیان لە دژمنەکەیان دەپارێزن. بەم تەزووی کارەبایە سەرەتا نێچیرەکەیان ئیفلیت دەکەن، دواتریش دەیان خۆن. هەندێک جاریش بۆ ئەوی دژمنەکانیان دوور بخەنەوە ئەم کارەبایە دەخەنە گەڕ. ئایا ڕۆکی مێروخۆر هەیە؟ لاپەڕا 86. گوڵی خۆر و گوڵی ڤینۆز لە ڕووەکە مێروخۆرەکانن. ئەم جۆرە ڕووەکانە لە خاکە لاواز و بێپیتەکاندا دەڕوێن. خاکی ئەو ناوچانەی کە ئەم جۆرە ڕووەکەیان لێ دەڕوێت لە ڕووی کازا خۆراکیەکانەوە هەژارن و بڕی پێویست بۆ گەشەی خۆراکی ئەم ڕووەکانە بەرهەم ناهێنن. هەر بۆیە ئەم جۆرە ڕووەکانە بە جۆرێک بەدیهێنراون کە لە توانایاندایە مێرووەکان بخەنە داوی خۆیانەوە و بیان خۆن. گەڵاکانی گوڵی خۆر چەسپایی و دڕکاوین و هەر شتێکیان بەربکەوێت یەکسەر پێیانەوە دەنووسێن. هەرچی گوڵی ڤینۆسیشە خاوەنی توانایەکی ناوازەیە لە ڕاوە مێروودا. لە سایە ئەم بەدیهێنانە ناوازەیە لە داوی ئەم جۆرە گوڵانەدا مێرووەکان بەگەڵا و ڕووکاری ئەم گوڵانەوە دەنووسێن و ناتوان خۆیان ڕزگار بکەن. ئەم گوڵانەش لە ڕێی دەردانی چەند ترشە مادەیەکی کیمیاییەوە کە لە پێکاتەی سروشتیاندا هەیە ئەو مێروانە دەتوێننەوە کە لە داوەکانیان گیر دەبن و پێکاتەی لەشیان لە کردداری پیتاندنی تۆیەکانیان بۆ جێبەجێکردنی زیندە چاڵاکیەکانیان بەکاردەهێنن. بۆچی شێوەی ددانەکانمان جیاوازە؟ لاپەڕا 78. شێوەی ددانەکانمان لە ددانێکەوە بۆ ددانێکی تر جیاوازی بەسەردا دێت چونکە ئەرکی هەریەکەکان لەوی تریان جیاوازی هەیە. ددانەکانی پێشەوە کە ددانە بڕەڕەکانمانن و وەکو ئامێرێکی بڕین وهان بۆ بڕین و لەتکردنی خۆراک بەکاردێن. کەڵبەکانیش کە بریتین لە ئەو ددانانەی کە لە لای ددانە بڕبڕەکانمانەوەن ئەرکی سەرشانیان ئەوەیە کە ئەو بابەتە خۆراکیانە پارچە پارچە بکەن کە ددانە بڕەڕەکانمان دەیان بڕن. ددانە هاڕەڕەکانیش ئەو ددانانن کە لە پشتی پشتەوەن و بەکاردەهێنرێن بۆ هاڕێن و جوینی خۆراک. گورچیلەی دەستکرد چۆن کار دەکات؟ لاپەڕا 88. گورچیلەی دەستکرد کاری پاڵاوتنی خوێن ئەنجام دەدات و بەم کردارەش دەوترێت کردداری پاڵاوتن. یاخود دەیلەزە بەم ئامێرە لەو کەسانە دەبەسترێت کە گورچیلەیان بەباشی ئیژ ناکات تا ڕۆڵی گورچیلا ببینێت. کانۆلایەک دەخرێتە ناو خوێنبەری نەخۆشەکە و ئەم کانۆلایەش خوێنەکە دەگوازێتەوە. لەسای ئەم سیستەمەوە ئەو کاری پاڵاوتنەی کە گورچیلە ناتوانێت بیکات ئەم ئەنجامی دەدات. ئەم ئامێرە مادە سوود بەخشەکانی ناخوێن دەگەڕێنێتەوە بۆ ناخوێنەکە و مادە بێسوودەکانیش دەپاڵێوێت و وەکو پاشەڕۆیەک دەیکاتە دەرەوە. دوای ئەوەی خوێنەکە لە پاڵاوتن لێ دەبێتەوە دەگەڕێتەوە ناو دەستەی نەخۆشەکە. لە ماوەی ئەم پرۆسەیەدا خوێنەکە دەبێت نزیکەی 20 جار بەناو ئامێرەکەدا تێپەڕ ببێت. کە سەیری کاری ئەم ئامێرە دەکەین تێدەگەین کە گورچیلا چ کارێکی مەزن ئەنجام دەدات. بۆچی کۆمپیوتەر لە کاتی ئیشکردنیدا دەنگە دەنگ دەکات؟ لاپەڕا 89. کۆمپیوتەر لە بەشەکانی وەکو شاشە و کەیس و تەختە، کلیل و ماوس پێک دێت. ئەو وزە کارەباییە کە بۆ کۆمپیوتەر پێویستە بەشە هەرە زۆرەکەی لە سوورەکانی ناوکەیسدا بەکاردەبرێت. بەهۆی ئەم بەکاربردنەی کارەباوە بە پێی کات ڕێگە خۆش دەکات بۆ گەرمبوونی سوورەکان و ئەو مادانەی کە دەکرێت بسووتێن و بە ئاسانی و گڕ بگرن. بەمەبەستی ڕێگەگرتن لەم جۆرە ڕووداوانە لە بەشێکی کەیسەکەدا کە بە ڕووی دەرەوەدا کراوەتەوە پانکەیەکی بچووکی لێ دەبەسترێت کە لە پەروانەیەکی بچووکی سووڕاوە پێکاتوە.
ئەم پانکەی ڕێگە بۆ هاتوچۆی هەوا لە دەرەوە بۆ ناوەوەی کەیسەکە خۆش دەکات و ڕێگەش بۆ دەرچوونی ئەم گەرمیە خۆش دەکات کە لە ناو کەیسەکەدا دروست بووە. بەم شێوەیە ڕێگری دەکرێت لەو مەترسیانەی کە بەهۆی گەرمبوونی سوڕەکانەوە دەکرێت ڕووبدات. ئەو دەنگەش کە لە کاتی ئیشکردنی کۆمپیوتەردا دەردەچێت دەنگی ئەم پانکەیەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ماسی فێڵباز و گوڵاڵەی دەریا چۆن یارمەتی یەکتر دەدەن. لاپەڕان نەوەت بینینی ئەو هاوکاریە کە لە نێوان ماسی فێڵباز و گوڵاڵەی دەریادا هەیە زۆر جێگەی تێڕامانە. کاتێک کە ماسی فێڵباز حەزی لە خواردنێک دەبێت و لە چاو ددانەکانیدا کەمێک بە گەورەی دەزانێت، بۆ گوڵاڵەی دەریای دەبات و داوای یارمەتی لێ دەکات. گوڵاڵەی دەریاش ئەم خواردنە دەکات بە چەند پارچەیەکی بچووکەوە بۆ ماسی فێڵباز. دواتر چی؟ دواتر ماسی فێڵبازیش بەشی سەرەوەی گوڵاڵەی دەریا پاک دەکاتەوە. بەم شێوەیە لە سایە ئەم سیستەمەی کە بەویستی خوا کار دەکات، یەکێک لەم لایەنانە سکی خۆی پڕ دەکات و یەکێکیشیان پاک دەبێتەوە. بۆچی خوێ دەکەینە ناو چێشتەکانمان؟ لاپەڕانەوە تو یەک. خوێ بریتە لە پێکاتەیە کە لە توخمی سۆدیۆم و کلۆرپێک دێت. ئەو سۆدیۆمەی کە لە ناو خوێدا هەیە پێویستە بۆ هەڵمژینی شەکرە سادەکان و ترشە ئەمینیەکان کە بناغەی دروستبوونی کاربۆهیدرات و پرۆتینەکانن. لەبەر ئەم هۆکارێ ئەگەر خوێ نەبێت ئەو مادە خۆراکی گرنگانە ناچنە ناو خوێنەوە و بەبێ ئەوەی لە ناو ڕخۆڵەکانیشدا هەڵبمژرێن فڕێت درێنە دەرەوە و بەم جۆرە مادە خۆراکە گرنگەکان بەفیڕۆ دەچن. واتە ئەو خوێیە کە لە ڕواڵەتدا بۆ چێژبەخشین بە خۆراکەکانمان بەکاری دەهێنین، ئەرکی ئەوەی لەسەرە کە مادە سوودبەخشەکانی ناو خواردنەکەمان بخاتە ناو خوێنمانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە بەکارهێنانی خوێی دەرەکی هەتا دەکرێت کەم بکەینەوە، چونکە زۆر بەکارهێنانی خوێ زیان بە تەندروستیمان دەگەێنێت. بۆچی زەردەخەنە بکەین؟ لاپەڕانەوە تو دوو. زەردەخەنە بریتە لە ئاماژەیەک کە جەستەمان ئاسوودە دەکات و هەندێک لە دەردراوەکانی ناوجەستەمان زیندوو دەکاتەوە و وا دەکات کە بەرامبەر بە نەخۆشیەکان زیاتر هەست بە بەهێزی بکەین. چونکە زەردەخەنە هەستێکی ئەرێنیە و لێکۆڵنەوە زانستیەکانیش ئەوەیان دەرخستووە کە هەستە ئەرێنیەکان کاریگەریان لەسەر چاکبوونەوە و سەلامەتیمان هەیە و هەستی ئومێد لە مرۆڤەکاندا بەهێز دەکەن. لەگەڵ هەموو ئەمانەشدا وەک دەبینین کەوا ئەوانەی خاوەن هەستی ئەرێنین لە دروستکردنی پەیوەندیدا و لە ژیانیاندا زۆرتر سەرکەوتوو دەبن. هەست و هەڵسوکەوتی ئەرێنیانە بە کلیلی پەیوەندیەکانی مرۆڤدا دەندرێت. زەردەخەنەیەکی دڵسۆزانە لەوە دەچێت دەرگای دڵی کەسێکمان بۆ بکاتەوە. پێغەمبەری ئازیزیشمان فەرموویەتی کەوا زەردەخەنە چاکەیە. لەسەر و ئەمانەشەوە ئەو زەردەخەنەی کە بە چاکە هەژمار کراوە بۆ بەجێهێنانی تەنها پێویستمان بە جوڵاندنی 17 دانە لە ماسوولکەکانی ڕوخسارمان هەیە. لە بەرامبەر ئەمەشدا بۆ ئەوەی ڕوخسارێکی خوێن سارد و مۆنمان هەبێت دەبێت ژمارەیەکی زۆرتر لە ماسوولکەکانی دەموچاومان بەکاربهێنین و وزەیەکی زیاتر بەکار ببەین. گێزەر چۆن کار دەکاتە سەر ئاستی بینینی چاوەکانمان؟ لاپەڕانەوە تو سێ. لە ناو گێزەردا مادەیەک هەیە کە پێی دەوترێت بێتا کارۆتین کە دەبێتە هۆی پاراستنی توانای بینین بە شەو و تەندروستی چاو و سەلامەتی بینین. بێتا کارۆتین دوای ئەوەی لە ناو جگەردا دەبێت بە ڤیتامین ئەی لە کاتی بوونی بە مادەی ڕۆدۆپسیندا کە بۆ بینین لە شەودا پێویستە دەگوازرێتەوە بۆ سەرچینی تۆڕی چاو لە ناو چاودا. لەو شوێنانەی کە ڕووناکیان تێدا کەمە ئەم ڕۆدۆپسینانە دەبن بە هۆکاری بینین و بەهۆی ئەمانەوەیە کە دەتوانین ببینین. لەبەر ئەمەیە لە کاتی کەمی ڤیتامین ئەیدا لە شەواندا تووشی کێشە دەبین لە بینیندا و بەمەش دەڵێن شەوکوێری. ئەو دروستکارە گەورەیە ئەو دژە ئۆکسیدەی کە لە ناو بێتا کارۆتیندا داناوە ئەرکی ئەوەی پێبەخشیوە کە پارێزگاری بکات لەو ناوەندانەی بینین و ڕێگریش بکات لەو ناتەندروستیانەی کە بەهۆی پیریەوە ڕوو لە کەسەکان دەکەن. ئەسپەکان چۆن دەبینن؟ لاپەڕانەوە 2-4. وتراوە کە چاوی ئەسێ بە جۆرێک دەتوانێت هەر یەکێکیان بە جیاو لە یەک کاتدا بەکار بهێنێت. بە جۆرێکی دێکا دەتوانین بڵین کە هەر یەکێک لە چاوەکانی ئەسێب دەتوانێت شتێک لە هەمان کاتدا بە شێوەیەکی جیاو سەربخۆ لەویتر ببینێت. ئەم بارودۆخەش وا دەکات ئەسپەکان لەسەر لاو لە پێشەوە و لە دواوە ببینن. ئەو چاوانەی کە لە هەردوو لای سەرەوە دانراون هەر یەکەیان دەتوانێت بە گۆشەیەکی نزیکەی 160 بۆ 170 پلە ببینن کە هەردووکیان دەکەنا 320 بۆ 340 پلە بینین. بەراورد بە مرۆڤەکان مەودایەکی فراوانتر دەبینن. ئەم بارودۆخەوا دەکات ئەسب سەری بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ پێشەوە بگرێت و ڕووی لە پێشەوە بێت و جگە لە بەشی پشتەوەی خۆی هەموو ئەو شتانەی تر کە لە دەوروبەریدان ببینێت. ئەسپەکان کە دەیانەوێت شتێک بە جوانی ببینن
ڕیان دەکەنە ئەو شتە و بۆ لای ئەوی دەگەێڕن و دەتوانن لە دووری جیاجیاوە سرنجیان لەسەر ئەو شتە ورد بکەنەوە. بۆ ئەم سرنجدانش ئەسپەکان تەنها پێویستیان بەوە هەیە سەریان بۆ خوارەوە یان بۆ سەرەوە بەرز بکەنەوە. لە سایە ئەمەوە ئەگەر شتەکە زۆر دووریش بێت بەڕێکوپێکی دەچێتە سەر تۆڕی چاو. لە سای ئەم تایبەتمەندیە و بەهرە بەکەم و کوڕیەوە ئەسپەکان دەتوانن دووری ئەو بربەستانەی کە دەبێت بەسەریدا باز بدەن و ئەو خاڵانەی کە دەبێت بازی بۆ هەڵدەن بە باشی ئاسانی جیا دەکەنەوە. کەرەستەی سیرامیکی چۆن دروست دەکرێت؟ لاپەڕا 95. سیرامیک بە هونەری دروستکردنی دەفر و سینی و هاوشێوەکانیان لە کەرەستەی ناوماڵ دەوترێت بە بەکارهێنانی جۆرە قوڕێکی تایبەت لە ناو فڕندا سوور دەکرێتەوە بە مەبەستی ڕەقبوون و خۆگرتنیان. بنچینەکانی ئیشی سیرامیکی لەگەڵ دروست دەبێت. ئەو قوڕێکە لەگەڵ دروست دەبێت بە کاریگەری شێوازی سوڕانەوەی ئامێری تۆڕ نەبێت یان بە کاریگەری شێوازی خستنە ناو قاڵبەوە بێت، دەتوانرێت ئەو شێوازە مەبەستەی پێ بدرێت کە دەمانەوێت. بەم جۆرە ئەو شێوە شمەکە جیاوازانە دوای وشکبوونەوەیان دەخرێنە ناو فڕنەوە و سوور دەکرێنەوە. دوای ئەوەی هەر کەرەستەیەک بە پێی جۆری ئیشەکەی توێژاڵ یان جەلاتینی بەسەردا دەدرێت و پێیدا دەپۆشرێت. پاشان دووبارە دەخرێتەوە ناو فڕنەکەوە و سوور دەکرێتەوە. لەسەر شتومەکە سیرامیکیەکان ئەو نەخشوونی گار و شێوانەی کە دەمانەوێن دەتوانین بیان کێشین. بۆ ئەم کارەش یان دوای یەکەم سوورکردنەوەی لە ناو فڕنەکەدا یان دوای داپۆشینی بە جەلاتین و توێژاڵ دەتوانین ئەو بابەتی ڕازاندنەوە و نەخشوونی گارانەی کە دەمانەوێت لەسەریان بکێشین. ئاسمان بۆچی گرمەگرم دەکات؟ لاپەڕا 96. گرمەگرمی ئاسمان یان گرمەگرمی هەور بەو دەنگە دەوترێت کە دوای ڕوودانی هەورە بروسکە گوێمان لێ دەبێت. ئەو تەزوە کارەبا بەهێزەی کە دەبێتە هۆی دروستبوونی هەورە گرمە و هەورە بروسکە هەتا ئەو جێگەی کە تیشکی هەورە بروسکەکە پێدەگات بە شێوەیەکی بەهێز هەواکەی چواردەوری بۆ ماوەیەکی کورت گەرم دەکات. لە ئەنجامی ئەم گەرمبوونەی هەواکەدا گەردیلەکانی هەوا لە ناکاو فراوانبوونێک بە خۆیانەوە دەبینن. هەوا فراوان بووەکە بە خێراییەکی بەرچاو بەرەو ناوچەیەکی تر دەست دەکات بە بڵاوبوونەوە کە هەواکەی ساردترە. لە ئەنجامی ئەم جوڵانەوەی کە لەناو هەوادا ڕوودەدات گرمەگرمی ئاسمان یان هەورە گرما دەویسترێت. لێدانی دڵ چییە؟ لاپەڕا 97. لێدانی دڵ بریتیە لە ژمارەی ئەو جارانەی کە دڵ لە خولەکێکدا خوێن بۆ ئەندامەکانی لەش هەڵدەدات. واتە لێدانی دڵ بریتیە لە خێرایی دڵ. دڵمان لە هەر ترپەیەکیدا هەندێک لە خوێن دەکاتە ناو خوێنبەرەکانمان. خوای گەورە تایبەتمەندێکی وای داوە بە خوێنبەرەکانمان کە نەرمن و توانای نوشتانەوەیان هەیە. بەهۆی ئەو خوێنێک کە هاتووەتە ناو خوێنبەرەکانمانەوە فراوانبوونێکی بەرچاو لە ناو خوێنبەرەکانماندا ڕوودەدات و دواتریش دەچنەوە سەردۆخە کۆنەکەی خۆیان. ئەم فراوانبوونەش لەو شوێنانێک کە خوێنبەرەکان لە پێستمانەوە نزیکن وەک مەچەک و قۆڵ و لاڕان و ناوچاوان و لاپێ دەتوانرێت هەستی پێ بکرێت. لێدانی دڵ دەتوانێت ئەم زانیاریەمان لەبارەی خێرایی دڵ و هەم زانیاریمان لەبارەی چۆنیەتی کارکردنی دڵمانەوە پێ بدات. لە کەسێکی تەندروستدا لێدانی دڵ لە کاتی پشوودا 60 بۆ 100 جار لە خوڵەکێکدایە و بە تێکڕای لێدانەکانی دەبێت 70 لێدان بێت لە خوڵەکێکدا. بۆچی کاتێک دەچینە شوێنێکی تاریک بۆ ماوەیەک دەوروبەرمان نابینین؟ لاپەڕا 98. کاتێک لە تاریکیەوە بۆ ناو ڕووناکی دەچین یان لە ڕووناکیەوە بۆ تاریکی دەچین گونجانی چاوەکانمان لەگەڵ بارودۆخی تازەدا پەیوەندی بە خانە هەستەوەرەکانی ناوچاومانەوە هەیە کە ناویان ڕۆدۆپسین و خانە قوچەکیەکانە. ئەو خانانەی کە پێیان دەڵێن خانە قوچەکیەکان لە شوێنی ڕووناکدا و ئەوانەشی کە پێیان دەڵێن ڕۆدۆپسین لە شوێنی تاریکیدا ئەرکی بینینیان دەکەوێتە سەرشان. کاتێک سەرەتا لە شوێنێکی ڕۆشنەوە دەچینە شوێنێکی تاریک هەموو لایەک بە تاریکی دەبینین و تەنها دوای ماوەیەک دەتوانین دەوروبەرمان و شتەکانی دەوروبەری خۆمان بەچاو هەست پێ بکەین. چونکە تیشکەکە لە پڕێکدا کەمی کردووە و ئەو خانە قوچەکیەی کە لە ناو ڕووناکیەکەدا کاریان کردووە ماوەیەکی دەوێت هەتا ئەرکی بینینەکە دەدەن بەو خانانەی کە ناویان ڕۆدۆپسینە و لە تاریکیدا توانای بینین بە مرۆڤ دەبەخشن. ئالەم کاتەدا هەموو شوێنێک بۆ ئێمە تاریک دەردەکەوێت، بەڵام دوای ئەوەی ڕۆدۆپسینەکان دەچنە سەر ئەرکەکانیان چاوەکانمان دەست دەکەن بە بینینی دەوروبەرمان و لەسەر بینین ڕادێن لە ناو تاریکیدا. کاتێکیش لە تاریکیەوە دەچینە ناو ڕووناکی ئەم جارە هەموو شتەکان زۆر بە ڕووناکی دەبینین، بەڵام دوای ئەوەی کە خانە قوچەکیەکانمان دەچنەوە سەر ئەرکەکانیان ئەم بارودۆخە دەست دەکات بەڕێک بوونەوە و چاک دەبێتەوە. ئایا ئارەقە بۆنی ناخۆشی هەیە؟ لاپەڕە 99. خوای گەورە لە ناو جەستەماندا لە هەر سانتیمەتر چوارگۆشەیەکدا بە نزیکەی 100 دانە لە 2.5 میلیۆن دانە ئارەق ڕژێنانەی ناو جەستەمانی داناوە. ئارەقەکردنەوە کردارێکە لە ڕێوە پلەی گەرمی لەشمان لەو پلێدا دەهێڵێتەوە کە پێویستە و تەندروستیمان پێدەبەخشێت.
کاتێک دەچینە شوێنێکی گەرمەوە دەستەمان بۆ ئەوی لە پلەی گەرمی هاوسەنگی خۆیدا بمێنێتەوە هەندێک میکانیزم دەخاتە گەڕ لەگەڵ ئەو سیستەمەی کە وەک گەرمی پێ و کار دەکات تاوەکو پلەی گەرمی لەش هاوسەنگ ڕابگرێت. ئەو ئارەقەی کە لە بارودۆخی ئاسایی دەبۆنی نییە بە تێکەڵبوونی لەگەڵ دەردراوی ڕژێنی دیکەی پێست و ئەو بەکتریایانەی کە بە شێوەیەکی ئاسایی لە پێستماندا هەن بۆنی ئارەق دروست دەکەن. مرۆڤەکان بەگشتی بەهۆی بۆنەکەیەوە لە بۆنی ئارەق بێزاری دەردەبڕن و سکاڵا کارن، تەنانەت هەوڵی بنبڕکردنی ئارەقەکردنەوەش دەدەن. ئەمە لە کاتێکدایە ئەو بەرهەمە جوانکاریەی کە بۆ نهێشتنی بۆنی ئارەق بەکاری دەهێنن دەبێتە هۆی داخرانی کونی ئارەقە ڕژێنەکان. ئەمەش دەبێتە هۆی مانەوەی ئەو مادە زیان بەخشانە لەناو لەشماندا کە دەبێت لە ڕێگەی ئارەقکردنەوە و لە لەشمان دەربچن. ئەمەش ڕێگە بۆ زیان گەیاندن بە لەشمان خۆش دەکات. باشترین و سەلامەترین ڕێگە بۆ دەربازبوون لە بۆنی ئارەقی لەشمان ئەوەیە زوو زوو جەستەمان بشۆین و خۆمان پاک بکەینەوە. بە پێچەوانەوە ئەگەر چەند جارێک دوا بە دوای یەک ئارەقە بکەینەوە خۆمان نەشۆین ئەوە ئەو مادە ژەهراویە کە لەگەڵ ئارەقەدا لە لەشمان دەردەچێت ڕەنگە لەلایەن لەشمانەوە دیسان هەڵبمژرێتەوە لەبەر ئەوەی ئارەقەکردنەوە میکانیزمێکی بەرگری کردنە. هەوڵدان بۆ ڕێگریکردن لە ئارەقەکردنەوە زیان بەخشە و بە تایبەت لە ڕۆژانی مانگەکانی هاویندا زیانەکانی زیاد دەکات. بۆچی لە هەندێک فۆتۆگراف و وێنەدا چاوەکانمان سوور دەردەچن لاپەڕاسە دوویەک. ئەو چاوانەمان کە لە هەموو ڕوویەکەوە بێکەم و کوڕین لە چینی جیاجیا دروست بووە. لە نێوان ئەمانەشدا لەسەر چینی تۆڕی چاو و سپێنەی چاوماندا خوێنبەرێکی زۆر هەن. هەر بەم هۆیەشەوە کاتێک کە وێنە دەگرین و هەندێک تیشک دەگاتە ئەم چینانە و دەبێتە هۆی ئەوەی چاوەکانمان لە هەندێک وێنە سوور دەربچن. ئەو کاتانەی کە چاوەکان لە وێنەکاندا سوور دەردەچن بەگشتی لە وێنانەدایە کە لە شوێنێکی نیمچە ڕووناک یان نیمچە تاریکیدا دەیانگرین. ئەو بەشەی چاومان کە ئەرکی ڕێکخستنی بڕی ئەو تیشکە ڕووناکیە لەسەر شانە کە دەچێتە ناو چاومانەوە پێی دەڵێن بیلبیلەی چاو. کاتێک ڕووناکیەکە کەمە بیلبیلەی چاومان فراوان دەبێت تاکو بەشێکی زیاتر تیشک بێتە ناو چاومانەوە و بە شێوەیەکی باشتر دەوروبەرەکەی خۆی ببینێت. لەم کاتەشدا کە کامێرای وێنەگرتنەکەش فلاش لێ دەدات دەبێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی زۆر لە تیشکی ڕووناکی بچێتە ناو چاومانەوە. ئەو چینەی کە چاومان خوێنبەرەکانی لەسەر چڕ بووەتەوە کاتێک ئەم تیشکە زۆرە لە ڕووناکی پێدەگات دووبارە دەیگەڕێنێتەوە و بەم شێوەیەش چاوەکانمان لە ناو وێنەکەدا سوور دەردەچێت. ئەو کامێرای وێنەگرتنانەی کە پێش فلاش لێدان ڕووناکیەک دەدەنەوە دەتوان ڕێگە لەم حاڵەتانە بگرن. لە ئەنجامی بەرکەوتنی تیشکی ڕووناک بیلبیلەمان بچووک دەبنەوە و دەبێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی کەمتر لە ڕووناکی بچێتە ژوورەوە. بەم شێوەیەش لە کاتی فلاش لێداندا بە ڕێژەیەکی زۆر لە تیشکی ڕووناکی ناچێتە ناو چاومانەوە و چاومان بە ڕەنگی سوور دەرناچێت. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی.